تۆپ و موشکی لیوای ئەحراری سووریا کە هێزێکی ئۆپۆزیسیۆنی سووریایە گەیشتە گەڕەکی شێخ مەقسوودی شاری حەلەب کە دانیشتوانەکەی کوردن و بەهۆیەوە دەیان کەس کوژران و بریندار بوون. دەستپێکی شەڕ لە نێوان لیوای ئەحراری سووریا و یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە و سوپای شۆڕژگێڕان لە گەڕەکی شێخ مەقسوود دەگەڕێتەوە بۆ شەڕی نێوان ئەو هێزانە لە باشووری ڕۆژئاوای ناوچەی ئەعزاز. لیوای ئەحراری سووریا لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند هێرشەکەیان وەڵامێکە بۆ هێرشەکانی چەند ڕۆژی ڕابردووی شەڕوانانی یەکینەکانی پاراستنی گەل و سوپای شۆڕژگێڕان لە عەفرین بە پشتیوانی فڕۆکەکانی رووسیا کە بۆ کۆنتڕۆڵکردنی ڕێگای نێوان ئەعزاز و حەلەب هێرشیان کردوتە سەر گوندەکانی عەشتار و مالیکیا و ئاشی فەیسەڵ. لیوای ئەحراری سووریا گەڕەکی شێخ مەقسوودی بۆ ماوەی 24 کاتژمێر وەک بەرەی شەڕ دەستنیشان کرد و داوای لاوڵاتیانیش کرد گەڕەکەکە چۆڵ بکەن. بە گوێرەی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ بەهۆی تۆپبارانکردنی گەڕەکی شێخ مەقسوودەوە 4 کەس کوژراون کە دوانیان منداڵن و بەدایان هاوڵاتی تریش بریندار بوون. فوراد خەلیل فەرمانداری یەپەگە ڕایگەیاند هەر یەکە لە بەرەی نووسرە و ئەحراری شام و جوندولاقسا لە نێوان خۆیاندا ڕێککەوتون شەڕی نێوانیان ڕابگرن و هێرش بکەنە سەر کانتۆنی عەفرین. ئەو فەرماندەی یەپەگە ئاماژەی بۆ ئەوەش کرد شەڕوانان و سوپای شۆڕژگێڕان هێرشی و هێزانەیان بۆ سەر گوندەکانی مریەمین و ئاناب کە 6 کیلۆمەتر لە ڕۆژهەڵاتی عەفرین دوورن تێکشکاندووە و 4 چەکداریان لێ دەستگیر کردوون. جگە لە کانتۆنی عەفرین چەند ناوچەیەکی تری کوردنشین لە حەلەب هەن وەک گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە کە تەواوی دانیشتوانەکەیان کوردن. هەروەها ژمارێکی زۆر هاوڵاتی کورد لە هەردوو گەڕێکی بوستان پاشا و سریانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا نیشتەجێن. لە ماوەی ڕابردوودا بە تۆمەتی گرتنی ئەندامانی یەکتری و هێرشکردنە سەر ناوچەکانی ژێردەسەڵاتیان چەندین جار شەڕ و پێکدادان لە نێوان یەپەگە و بەرەی نووسرا لە گوندەکانی دەوروبەری عەفرین و گەڕەکی شێخ مەقسوود ڕوویان داوە.